بەشێک لە هاوڵاتیانی دەربەندیخان بۆ خزمەتگوزاریە سەرەتاییەکان لەسەر شەقامن و خۆپیشاندەران چادریان هەڵداوە و بە شەو و ڕۆژ دەمێننەوە. خۆپیشاندانی چین و توێژە جیاوازەکانی دەربەندیخانە خێوەتیان هەڵداوە بە شەو و ڕۆژ لە شەقامن تا داواکاریەکانیان بەدەسەڵات بگات. لە هەفتاکانی تەمەنی دایە و کاری حەمباڵی دەکات، بەڵام خۆی دەڵێ وازی لە کار و کەسابەتی خۆی هێناوە و هاتووە هاوار و دەنگی ناڕەزایی خۆی بخاتە پاڵ هاوشاریەکانی تا بەدەم داواکاریەکانیانەوە بێن. ئەم حەمکە گەنجە جوانە ئێستا بگەڕێن نیوەی باخەڵی چۆڵە، نیوەی بێ ئیشە، نیوەی بێکارە. قوربان ئێمە داواکاریمان ئەوەیەکەوە بژێوی ئەم خەڵکە دووەجە باشکە ئاو کارەبامان بۆ باشکە. ئیسە من حاڵێن خۆم ئەزانم ماڵەیە 3 ملیۆن دیناری بۆ هاتێتەوە بۆ ئاو کارەبا. ئەمجار پێوەرێکی کارەبای ناردووە بۆ ئەم خەڵکە 4 ڕۆژ جارێ ئێمە نیو سەعات 3 چارەک ئاوی دەربەندیخانمان بۆ تێتەوە. دیارە دەربەندیخان لە پاڵبەنداوێکایە، بەڵام ئاوی پیس هەیە بۆ خواردنەوە، ئاوی پاک نییە بۆ خواردنەوە بەهۆی تەواوی ئەو ئاوەڕوانی شاری سلێمانی کە دەڕژێتە ناو بەنداوی دەربەندیخانەوە. و لە هەمان کاتە ئێمە سەرچاوی کار و ئاویمانەیە کە یەکێک لە سەرچاوە هەرە دەوڵەمەندەکان کە لە ڕابردووە باشووری کوردستان ئەتوانم بڵم تەنها بەس پشتی بە یەکێک لەو سەرچاوە گرنگانە بەستووە، بەڵام لەم ڕوا تەنانەت بۆ ناو شاری دەربەندیخان خۆشی ناتوانێت کارەبا دابین بکات. خراپی ڕێگاوبان و خزمەتگوزاری و کێشەی ئاو کارەبا لە دیارترین داواکاریەکانیانە. هەر کەسێ لەوانێت لەو ڕێگەوبانە بووە کەسیە بەریا برامانە خوشکمانە سوکاری هەمویان داوای کارەباکەین. کارەبامان زۆر خراپە، بەمەرجە خۆمان محەڵی کارەبامان هەیە و ئەو بەنداوشمان هەیە، یعنی کارەبا دروستەکە ئەمەیەکیان ئاویشمان نییە و بەحرێک 2 بەحر ئاومان لاوەیە. چەند ساڵە ئەو مەسفیان دروست کردووە بۆمان تەواو ناکەن. هاوشێوەی بەشێک لە شار و شارۆچکەکانی دیکە کێشەکانی دەربەندیخان نوێنین. پێشتریش چەندین جار خۆپیشاندان و گربوونەوە ناڕەزایی بۆ ئەو کێشانە ئەنجام دراون، بەڵام وەک دەڵێن بەرپرسان بەتەنگ داواکاریەکانیانەوە نەهاتوون. بەپێی یاسای عراقی لە هەر شوێنێک هەر سەرچاوەیەکە داهاتێک هەبوو لە سا 85 ئەو بەرهەمەکە هەیە خەڵکی ناوچەکە لێ سوودمەند بێت. کارەبای دەربەندیخان خراپە، کەمتر لە ساعت کارەبامانەیە و پێوەرشی بۆ دانێ و ئاوەکەمان تووشی نەخۆشی شێر پەنجەمانەکە کەچی دێن پێوەرشی بۆ دانێن. لەم گرتبوونەوەی دوو ڕۆژی ڕابردووە قسە لەسەر ئەوەیە کە دەربەندیخان ئەم دووشتە ڕەتەکاتەوە. خۆپیشاندان و ناڕەزایەکانی دەربەندیخان لە کاتێکدایە کە پێشتر لە پێنجۆنیش گربوونەوە ناڕەزایی ئەنجام درا و حکوومەت ناچار کرا بە جێبەجێکردنی داواکاریەکانیان کە خۆی لە دابینکردنی کارەبای 24 کاتژمێری و چەند داواکاریەکی دیکەدا دەبینێەوە. بڕیاجە فێناڕتی دەربەندیخان. بەم سەرمایە و بەم هیمڕۆ دوی یەکی دووە یایە دوی دووە.